بله ایمان یا راستی جخویک جوان مجارین سرکه کنها دروجه و ترکیه دیجی اوه یعنی اف بریارا سینان اوگان کو پشتکریا خوش بو سرکوماری ترکیه رجب طیب اردوغان راگان و بالانسا ده هلبجارتنا 28 گولان ده بو گوارینا نه گوارینا یعنی و ببسدم کو سرکوماری ترکیه رجب طیب اردوغان بهسانی گرد یمین ده بسر بکوه یانگلو و او بریار برواجی من بيجين خيرات كمال كل شهر وغلبه نها اف مجار يك جوان مجارين بتبيتي سركي كو نها تي نقاش كرين طبيعي ميل قال ميباني خو ümit Fırat nivskari Kurt kurtujı jnezik ve baş dinası iman emel gel bir bağımın Ümit hocam hoş geldiniz. Gerçi anladınız ama Sinan o anı dibêjin ev heye yan ev heye lê Sinan ogan eva ku piştevan Erdogan dike di 28 Gulanê de çawa dê karîgerî li ser encamên hilbijartinê hebe. Ama debête hoy papşçek bu Erdogan balam eger bêtu be berawd legal ew dengê Sinan Ogan ka pêgehiştuwe berawdî bikin bêguman ama serzemyan Erdogan nate çünkü Sinan Ogan wekû kesayetî siyasî niye ew dengane hemû bo Sinan Ogan niye خۆتان نەزانن کاتێکی ئی پارتی دادەمەزرا لەگەڵ کارمەندانی ئی پارتی ڕێک نەکەوت بۆیە کەسێکی ئاساییە و کاریزمایەکی سیاسی ئاساییە و بۆیە لەوانەیە وەکو ئومید ئۆزدەخ ڕەدیکال نەبوو توندڕە و نەبوو بەڵام ئەو توانی بە میانڕەوی کارەکە بە شێوەیەکی نەرم و نیانانە و میانڕەوانە و کەسێکی گەنجیشە و دەتوانێت لەگەڵ خەڵک قسە بکات و لەگەڵ لاوان قسە بکات بۆیە ئەو توانی ناونیشانی خۆی بەدەست بێنێت و دەنگێکی زۆری لاوانیشی بەدەست هێنا تەنانەت دەنگەکانی محەرەم ئینجەش ئەوانەی کە باوەڕیان وا بوو دەنگ بە محەرەم ئینجە دەدەن هەڵسان بە پێدانی دەنگ بە سینان ئۆغان خۆشم هەندێک لەوانە دەناسم دوای هەڵبژاردنەکان ڕایانگەیان بوو کە دەنگمان بە سنوغان داوا بويا دنگ لنبوان بروفيلادين ودتشن يعني بله او دنگانا هي او كسانن كوا دنجيان باردوغان نداوا بهمان شيوش باوريان با كلشتروغلو نيو متمعنيان بينيا بويا دنجيان بين داوا او خلق هلساون دنجيان با سنوغان داوا ببريار ماون لقل مجداد دميود اماجا بوش بدم بارتي الزفر بەسەرکردایەتی ئومید ئۆزداغ و ئەو یەک بەحث دەکرد و پرسیار دەکرد لێن دەمە بەریا بچنوێ دەرێ سینان ئۆغان لەسەر تویتەر لە سوسیال میدیا ریاکسیۆنێکە مەزن لە هەمبەروی هەیە چەند ڕۆژ پێشتر پشتی هەڵبژاردنێ یەک دەبێژە کو دنەڤە حودا پارێواک پارتی جیەکی وەهاس ناکەوم ناوێم دەنگێن ملێتچی کوێڤێن ئالایە تورکیە قبول ناکەن دەنگێ من ناچنە سندوقەکی وەها ئەف ریاکسیۆنێکی یا مەزن بە ئەڤێن کو دەنگ ji bo wî diçin alîgir nebin îdeolojiyê nebin ji bo dengdanê çima wî ji bo 28 mayîsê riskekî mezin kir بەڵێ یەکەم جار نییە سەرۆکۆماری تورکیا شتێکی وا بکات خۆتان دەزانن لە ماوەیەکی زۆر نزیکدا کەسانێک هەبوون کە ڕخیان لە یەکتر بوو بەڵام دواتر هەڵسان بە ئەنجامدانی دیدار و دانستان و کۆبوونەوە ئێستا دانانی دیالۆگ لە نێوان ئەردۆغان و سینان ئۆغانەوە لەلایەنی ئەردۆغانەوە هیچ کێشەیەک نییە چونکە بنکەی زەماوەری ئەردۆغان دەڵێت ئەگەر ئەردۆغان کارێکی وای کرد بێ بێگومان شتێک دەزانێت بۆیە ئەم هەنگاوەی ناوە ئەم شتە لەلایەن چەند سیاسەتوانێکیش هەیە واتە خەڵک بە دوای سیاسەتوانانەوە دەبێت و دەڵێت گەر ئەو کردی بێت بێگومان شتێک دەزانێت و ڕەخنە ناگرێت بۆیە ئێمە بیانین بەرامبەر ڕۆژێکەوە هادا بەوی ئەوایی پرسیار بکەن ئومید ئۆزداغ سەرۆکێ پارتیا زەفەرێ حاد دوو جاران ڕوونکردان ئۆ گوت سینان ئۆغان ئەوە دکەم گرێدای منە ئەم لەگەل کەمال کلژدارۆغڵۆ حتا ئیروژی دەمژمێریەکێ زەڵالکردنەکێدی گوت بوو گوت ئەم لەگەل کلژدار ئۆغڵۆ داخەڤن سعات 11 سبەی ئەم بڕیارە خوا ددن چاوە یانجی دێ بڕیاراوی چ بێ یا بە ئومید ئۆزداغ
ئومید ئۆزداغ ئێستا ناتوانێت بە بنکەیت زەماوەری خۆی بڵێت و ئاراستام بکات وەکو ئەوەی سینان ئۆغان کردی چونکە ئومید ئۆزداغ لەلایەن کەسانێکەوە بۆ هۆی ناوبانگبوونی ئومید ئۆزداغ لە ڕێگەی ئەوەی کە دژی کۆچبەران بوون واتە ئێستا خۆی وەکو کەسێک دەبینێت کەوا دژی کۆچبەرانە و چونکە خۆشی خاوەن بنکێکی فراوانی سیاسیە ناتوانێت ڕاستەخۆ بچێتە لای هاوپەیمانەتیەک کەوا هەر خۆیان کۆچبەرانیان هێناوەتەوە ئەگەر هاتوو لەگەڵ کلستەرۆڵ و ڕێک نەکەون بێگومان دەڵێت ئێمە ڕێک نەکەوتوین هەندێک تاقمنجی دەبێژن و داو دۆغڵۆ باباجان بڕاستیژی sürece engel olmuşlar. بوون ئەستەنگ ji بۆ vê سوورچێ هەروەها گرنگی ژوان دەست پێ کرد پشتەوانیۆنش بۆ کەمال کلژدارەغلۆ لێ دەرێت تەلەبەیەکی وا هەبوو ئۆزداخ وەکە دەبێژن قرارە قەیومان ئەم پشتەوانی دکن ئەف چاوا تێن با هەفڵگەلیەک بەڵێ کاتێک سەیری تابلۆی گشتی سیاسی تورکیا دەکەین لە بنکەی جەماوەری جەهەپە و لە ئەگدەنیز و لە هەموو ئەو ناوچانەدا هەمویان دژایەتیکردنی کۆچبەران لە نێو بنکەی سیاسی جەهەپەدا هەیە بۆیە ئەم هەڵوێستەی کلشتەرۆڵ لەلایەن بنکەی فراوانی بنکەی جەماوەری خۆیەوە پێشوازی لێ ناکەن هی پارتی شەروەهایە ئێستا دوو پارت هەن کە دژی کۆچبەرانن یەکەچیان پارتی ئایندەیە و ئەوی دیکەش دەوایە کە ئەوان نەرمونیانترن بەرامبەر بە کۆچبەران و ئەوان ڕێگە نادەن کە دژایەتی کۆچبەران بکرێت تەنانەت دەتوانن چاوپۆشی بکەن و بڵێن ئۆکەی باشە با بکرێت بەڵام هەرگیز دژایەتی کۆچبەران ناکەن و زیاتر گرنگی بە مافە نێودەوڵەتیەکان دەکەن و لە دژی ئەمە قسە ناکەن لەوانەیە ئەوەی کە تۆ باست کرد ڕیوایەتێک بێت و هەرچێ باسی کرد بێت باشە گونجاوە ببێت ئومید بابەتێکی دنجیە کەمال کلژدار و غڵۆ ji بۆ پێشبڕکیە هەل بژارتنە چار خالا پاش دەیە لە چاردەی گولانی ئەگەر ئەم تەماشا بکەن لێ لە باژارên کوردستان خەلکێکی مەزن بەتری هەفتیش سەدانێ لێنەها گوتنێن وێ تون دەبن ئەف دڕوم ئەف ڕەوش وێ کاریگەری چاوە بێ ژالیە کوردانج لە 28 لە سۆنگەی کوردەوە ئەوەی کە من چاودێری دەکەم و دەیبینم من وش وەکو کوردێک پێم وایە کە هەموو ئەو تاکتیکانەی کلشتەرۆڵ و گۆڕانکاری زمانی خۆی زمانی ڕۆژانەی خۆی دووبارە دەنجیان پێدەدەینەوە منیش دەنجی پێدەدەم بەڵام ئێستا نەئارامم لە ڕووی باوەڕەوە دەنگ دەدەم بۆ ئەوەی کەسانێک هەن ئەم کێشەیان هێناوەتە ئەم ئاستە و بۆیە دەچم دووبارە دەنجی پێدەدەم گەر بە شێوەی گشتیش سەیری بکەم تورکیش بە هەمان شێوە دەچن دەنگ بە کلشتەرۆڵ و دەدەن بەڵام دەڵێن بەداخەوە بۆ ئەم باردۆخە بەێ مامۆستا ئۆمید ئەفپە نەپەرەدۆکساف نەدژە کوکێشە کوردانیا زمانی هەیە کملیکەیە هەموو بە هەڤرە دەمان دەبینن کێشەیەکی ئیسشاریژی هەیە دەماف هەموو هەبن چاوە بە ئاوایەکی زەلال وەهاوێ پشتەوانی بدەن چاوە وێ وێ پشتەوانیژی کوردان چاوەڕێ بکەن لە تورکیا کورد خاوەن توانەیەکی گەورەی وەک یاسەپە هەرچەندە دەڵێت من پارتێکی کوردی نیم بەڵام بە هەموو گرانی خۆیەوە کە لە کوردەکانەوە پێک هاتووە ئەگەر بێت و نەتوانێت خۆی پێناسە بکات و کاتێک دژی قەیومەکانی دەوڵەت بێت بەڵام لە بەرامبەر ئەمەدا خۆی بێت هەوڵی قەیوم بدات لە نێو پەرلەماندا و لە نێو گروپی پەرلەمانی خۆیدا چەندی قەیومی خۆی هەوڵدا دەری بچوێنێت بێگومان لێرەدا کوردیش شتێک نییە کەوا لە گۆڕەپانی سیاسیدا ناتوانێت کورد جوڵە بکات بەێ گەلێک بە کورتی دخوازم زمانێمە گەلێک کەمە کەمال کلژارغڵۆ ئەردۆغان دەما تەماشە دەگەن نەها ئەردۆغان لەگەل کوردان
هەنگاو گاڤێنوێ دوای هەبوو 2020. دەما ئاشتیێ وەکە زمان گوتنێن کوردی تەرەتەیە کوردی بوێک ئەڤێن دە پرۆپاگەندێن خۆ دەژی تینە زمانی دەبێژە کێچا کورد نینە لێنەها کەمال کلژدار ڕۆغڵۆ گەما بخوازە گاڤەکێ پتر بەهاوێژە ژاردۆغان ئەڤە ینی نەڕیسکە کورد دەنگ بدەن کلژدار ڕۆغڵۆ کلشتەرۆڵ و پەیامەکانی سیاسەتی کلشتەرۆڵ و بەرامبەر بە کوردان من پێم وانە کلشتەرۆڵ ئەمە بکات بەڵام ئێستا لە تورکیا ئەوەی وەکو بنەما سەیر دەکرێت ڕژێمێک هەیە کە دانی بە یاساکانەوە نادا دەسەڵات بە شێوەیەکی گشتی یاساکان و مافەکانی پژێ خستووە و هەموو ئەو مافانێکەوە لە نێوەندە نێودەوڵەتەکاندا ئاماژەی پێدراوە هەمووی پژێ خستووە بەلاوەی ناوە تەنیا ئەو شتانە دەکاتکەوە بە جۆرەی بیرروبۆچوونی خۆیەتی بەلایانی کەمەوە کلشتەرۆڵ دەتوانێت ئەمانە بەلاوە بنێت و ئەو مافیاسانەی پەیڕەو دەکات کە لە کتێبەکەی خۆیدا هەیە و چکە قۆناغەکانی داات و قۆناغێکی سەختتر دەبێت ئێستا ئێمە بەردەم خۆمان نابینین تەیب ئەردۆغان لە ساڵی 2014ەوە کاتێک سەیری بۆچوونەکانی ئەردۆغان دەکەین و دوای ئەوەی کە لەگەڵ مەهەپە هاوپەیمانەتی ئەنجامدا و سەرجەم گوتار و گفتارەکانی گۆڕانکاری بەسەردا هات و بۆیە بۆ کورد هەر شتێک بۆ کوردی کردبێت هەمووی خستە ژێر خۆی ئاماژەی بەوە کردبوو کە سەرجەم نێتەوە پرسی دەخەمە ژێر پێخۆم بەڵام ئەمڕۆ ئێستا بەرگری لەمە دەکات مامۆستا ئومێد گەلێک سپاس و ئەفزان یارین گرنگ تەدانمە ایمان وەکی یاڕاستی ئومید خۆجە jî bahsê kir yani bandora Sinan Ogan zêde wêl encamên hilbijartina serokkomariyê ya di bîst û heştê gulanê de nebe ji ber ku li aliyekî hem ew ne serokekî partiyekî siyasî ye û her li aliyekî jî piştevanên wî yên bîrdozî jî tune ne yani zêdetir partiya zaferê ihtimale ku sibey piştî ku biryara xwe ragîne yani serokê wê giştî Ümit Özdağ belkî ew hindekî bandorê bike lêbelê Difir de ya herî giring bêguman menfaatên Tirkiye ne yek mijara ku di rojeva Tirkiye'de ye ji aliyê Kurdan ve nasnameya Kurdan her wiha zimanê wan û her wiha naskirina wan bi awayekî yasayî ya duyemîn aboriya Tirkiye û her wiha problemên dawî lêhatina problemên siyasî rakêşiya ku li Tirkiye rûda ye yani ev yek li gorî çavdêran jî li gorî nivîskarên Kurd jî wê diyar dibe di 28 gulanê de bi taybetî encamên hilbijartinan de